سەبارەت بەو هەوالەی کە لە ڕاگەاندنەکان بەلاو بووتەوە دەربارەی کە من وەکو نوێنەری کۆمەڵی دادگەری لەگەڵ یەکێتی کۆبینێتەوە لە سنووری پارێزگای نینەوە و پێکاتین لەسەرەوەی کە دەنگ بدەین بە کاندیدی ڕێیان کەلدانی بە حەقەت ئەو هەوالە ئەسڵ و ئەساسی نییە و زۆر دوورە لە ڕاستی و هەوالێکی شاخدار و بێدایک و بابە و نازانم ئەو هەواڵی لە چێن دەڕاستکەمەوە چونکە لە هەمووی هەر ڕاست نییە و درۆیە ئەمە بە هەولێکیشی دەزانین لە هەولەکانی دەسەڵات کە دەیانەوێ دەنگدەران بەعام و دەنگدەری کۆمەڵی دادگەری ساردکەنەوە لەسەر دەنگدان و دەنگەکانیان کەمکەنەوە بەڵام ئەمن پێم وایە ئەو چاوەشەکاریانە ئەمە زیاتر هان دەداتن لۆ ئەوەی بە گەرم و گوڕیتر سوبەی بچینە سەر سندوقی دەنگدان و تۆلە لەو هەواڵە بنەمایانە بکەینەوە تۆلە لەو بوهتانچیانە بکەینەوە و دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەین.